راپۆرتێک لەسەر ڕەوشی گیراوان و سزادراوانی نێوگرتوخانە و گرتن و گواستنەوەی سلێمانی و چاکسازی ژنان و مناڵان و چەند بەڕێوەبەرایەتیەکی دیکە بڵاو دەکرێتەوە. ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤ کە راپۆرتەکەی ئامادە کردووە دەڵێت بەندی هەیە ماوەی 2 ساڵە بەبێ دادگاییکردن و لێپێچینەوە ڕاگیراوە. لە هەمان کاتدا ژووری ڕاگیراوان لە بەندخانەکاندا بەهۆی بچووکیەوە گرفتی گەورەی بۆیان دروست کردووە. لەگەڵەوەشدا کەموکوڕیەکی ئەجگا زۆر لە بواری تەندروستیدا هەیە کە ژیانی ڕاگیراوان و سزادراوانی خسۆتە مەترسیەوە. خەڵکانێکی زۆر هەبوون بە ناسایی دەستگیرکراون وە لە کاتی دەستگیرکردن ئازێت دراون و لە کاتی دادگاییکردن ینی بە شێوەیەکی ئوسوڵی و قانونی دادگایی نەکراون و شوێنی مانەوەیان لە زیندانیەکان خراپە و لە هەندێک شوێن مامەڵەی ستافە ئیداریەکانیان لەگەڵیانە خراپە و نەتیجەتەن بۆتە پێشەرکاری مافەکانی مرۆڤ لە هەموو ڕۆکانەوە. ینی ئەمە تەنیا نەوەستاین بە دیاروی کە کەسەکە زیندانیەکە ئازێت دەدرێت ئەمە پێوترە پێشەرکاری نەخێر ئەوەی کە شوێنی خەوتنی نیە زیندانیە کە لەسەر لا ئەخوێن ناتوانێت سەر لاکەی تر لەبەروی قەرەباڵەخە شوێنی مانەوەی لە ڕاڕەوەکە ئایخوێنن لەبەروی قەرەباڵەخە ئەمە پێشەرکاری گەوری مافی مرۆڤە. سەرۆکی داواکاری گشتی سلێمانیش دەڵێت تێبینیان لەسەر بەشێک لە راپۆرتی ئەو ڕێکخراوە هەیە و دەژڵێت دەبێت هەموو تۆمەتباران مامەڵەیەکی یاساییان لەگەڵدا بکرێت و شوێنی گونجاویان هەبێت بۆمانەوە. ئەگەر 6 مانگی تێپەڕان ئەوانە بەستەنها لەو تۆمەتانایە کە سزاکان لە سێدارەدانە. ئەنا کێشەکانی تر ئەبێ بە زووترین کات هەواڵی دادگای بکرێت و دادگایی بکرێت ئەو تۆمەتبارە چارەنووسی یەکلایی بێتەوانێ. 6 مانگ هەروەک لە راپۆرتەکەشا باس کرابوو لە ناوەندی نیشتیمانی 6 مانگ ئەگە زیاتر بوو ئەوە ئەبێ چۆنەڵی دادگای تاوانەکانی سلێمانی یاخود هەر دادگایەکی تاوان بێت ئەوە ماوەکەی بۆ درێژ بکاتەوە ئەو دەسەڵاتە باتەوە بە دادوەری لێکۆڵینەوەی ئەوش با بڵێن سەقفێکی زەمەنی بۆ داهێنان نابێت لەو سەقفە زەمەنیە زیاتر بێ بۆەوەی کێشەکە دوانەکەوێت و تۆمەتبارەکە دادگایی بکرێت و دادگایەکی عادلانە. ئەندامێکی ڕێکخراوەکە نایشارێتەوە لە بەدواداچوونەکانیاندا ئەوەیان بۆ دەرکەوتووە کە ڕەوشی مافی مرۆڤ و بەندیەکان پێشێل کراوە و خەڵک هەیە ماوەی 4 ساڵە بەبێ دادگایی و یەکلایکردنەوەی دۆسیەکەی لە زینداندایە. لە ماوەی ڕابردوودا بەدواداچوونێکمان کرد لە بەڕێوەبەراتی گرتن و گواستنەوەی پارێزگای سلێمانی بۆ ئەو دۆسیانەی کە ماوەیەکی زۆریان بەسەرا تێپەڕۆی هێشتا دۆسەکان گلان نەبوونەوە. دۆسی وای تیا بوو 3 ساڵە ئەم کەسە ڕاگیرا و هێشتا دۆسەکەی لە دادگای گلای نەکراتەوە. کەسی وای تیا بوو 2 ساڵە، کەسی وای تیا بوو زیاد لە ساڵەکە، تەنانەت کەسی وای تیا بوو نزیکی 4 ساڵە هێشتا دۆسەکەی گلان نەکراتەوە. بۆیە ئێمە بەدواداچوونی خۆمان بکرۆ و لەگەڵ سەرۆکایەتی دادگای سلێمانیە دانیشتوم ئەو ناوانە و ڕقمی دۆسیەکەمانەوەتێ کە پێویستە ئەوانش بێنە سەرخەت و بۆی بە زووترین کات ئەو دۆسانێک لایکەن و لەبەرەوە پێشەلکارێکی زەقی هەم یاسایان پێشەلکاری بە مافەکانی مرۆڤ. بەشێک لەو سەرنجانەی کە لەسەر بنکەکانی پۆلیس دراون لە سلێمانی نەبوونی شوێنی چاوەڕوانی تۆمەتبار و بچووکی بیناکانە، هەروەها لەبەر زۆری دۆسیەکان پەراوی لێکۆڵینەوە دوا دەکەوێت. ئەوەش تا یەکلایکردنەوەی دۆسیەکان کاتێکی زۆری دەوێت. ڕێکخراوەکە ڕاستپادەشی بۆ داواکاری گشتی سلێمانی و لانە پەیوەندیدارەکان هەیە کە گرنگی بە راپۆرت و بەدواداچوونەکانیان بدەن، چونکە ئەو کاری ئەوان دەیکەن لەسەر بنەمای بەڵگە و بەدواداچوونە و بۆ باشترکردنی ڕەوشی مافی مرۆڤ چارەسەر بکرێن. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.